طبعا بەپێی تەسریحی بەرپرسانی عێراق چ لە بانکی ناوەندی عێراقی چ لە بەرپرسانی وەزارەتی دارایی حکوومەت تەنانەت ئەوانەی کە خەبیری اقتصادین و ئێمە کە لە لیژنەی داراییەوەندێک کە ئاگادار بین ڕاستە عێراق تووشی ئەزمەیەکی اقتصادی گەورە دەبێت بەڵام بۆ مەسلەی موچەی فەرمانبەران عێراق بژاردەی لەبەردەستدایە جاری یەکەم ئەو نەوتەی کە فرۆشتوویەتی لەوانەیە بۆ مانجی چواریش هەر ئەو بڕەپارەیە بێت کە بە سعرێکی زیاد فرۆشتوویەتی یعنی چکە پارەی باڵێن گەڕانەوەی پارەی نەوتی عێراق نزیکەی مانگێک بۆ چل ڕۆژێکی پێدەچێت ئەمە خاڵی یەکەمیانە خاڵی دووەمیان ئەوەیە کە عێراق پارەیەکی احتیاتی هەیە کە لە بانقی مرکزی کە دەتوانێت لە حاڵەتی ناچاریدا پەنای بۆ بەرێ یعنی قەرز بکات لە بانکی ناوەندی طبعا هەرچەندە یاسای بانکی ناوەندی ینی بانکی ناوەندی ئێستا سربەخۆیە حکوومەت لەوانەیە زۆر نتوانێت بە ئاسانی دەست بە پارەکەی بەرێ ینی ڕێوشوێنی یاسایی خۆی هەیە بەڵام لە ناچاریدا دەتوانێت تا ئەمریکا پەنای بردە بۆ احتیاطی فیدرالی کە هەیەی ینی ڕێگەچارەی یاسایی خۆی هەیە جگە لەوە عێراق دەتوانێت قەرز بکات لە ناوخۆ ینی لە هەندێک لەو دەستگا و بانق و شوێنانەی کە هەیەیان پارەیان هەیە دەتوانێت قەرزی لێ بکە هەر بە نمونە لە ساڵی 2009 کاتێک ئێمە لە ناو موازنەدا تەرحی ئەومان کرد کە عێراق نابێت بە هیچ شێوەیەک قەرزی دەرەچی بکات بۆ داپۆشین یان پڕکردنەوەی کورتێنان لە موازنە سندوقی خانەنشینی تەرحیەوەی کردکەوان دەتوان تا 10 تریلیۆن دینار بە قەرز دەن بە حکوومەت دەستکاریکردنی موچە طبعا پێویستی بە یاسا هەیە تا ئێستا ئێمە لە لیژنەی دارایی وەک لە پەرلەمانی عێراق هیچ دەنگۆیەک یان هیچ هەوڵێکی لەم شێوەیەمان نەبیستووە و پێمان وانییە کە حکوومەتی عێراقی دەست ببا بۆ موچەی فەرمانبەران و دەستکاری موچەی فەرمانبەران بکات